بەڕێزان ئەو کاتتان باش، هیوادارم باش بن. دەمەکە قسە و باسمان نەکردیە بە لایف، ئەوە تینۆلاتان بە لایف قسە و باس دەکەین. خێربێن وەرن هەندێک گفتوگۆ و قسە و باس دەکەین. سەرچاوی ئێمە بەخێربێن هاوڕێیان بە هیوام لە ژینگەیەکی خۆشتا بژین، لە ژینگەیەکی خۆشتا بژین. هاوینیش بەرەو کۆتایی دێ و لای ئێمە لایەن گۆشت تازە دەست پێ دەکەوە بزانم وەنیا ئاپ ئای مانجی ئاپ بەو بێکارەبایی و ئاو سوتەمەنی و وەڵا برا خواقواتاندا خواقواتاندا 35 ساڵ سەردەمی بەعسی جار بەجار ئەو شتانە ڕووی دەدا. بەخێربێن وەرە باسی حیزبمان دەکەین. حیزب چ حیزبێکە 80 ساڵی خەڕەچیفکە هێری نایە کەڕەچیفکە کەڕەچیفکە هێری نایە کەڕەچیفکە واتە گڕوو بووە گڕوو بڕوا بکە. ئەو حیزبەی بە چه ئامانجەک تێکۆشا و چ خەڵکە قوربانی گەورەی دەکا. من لێرە سەری ڕێز و نوازش بۆ هەموو شەهیدانەدا دەنوێنم کە لە شەڕ کە پارتیەکانیش کە لە شەڕ دژی داگیرکەران یانی دژی بەعس لە 60 ساڵی ڕابردوو شەهید بوون. خەڵکی پارتیش قوربانی دەرە هاوڕێیان بەدەرلەوە لە هەفتاکانیش بەدواوە بای خۆیان هەن بەداخەوە. بەس ئەو یاتیە نەوەیەکی ئێستاکە نەوەیەکی کۆیلەی پێڕاگەیاندێ نەوەیەکی ئەرهابی ئەرێ وەڵا بەداخەوە هاوڕێیان. سەرچاوی ئێمە ڕێستان دە قسە و باز دەکەین. ڕەوشەکان بەرەو خراپی دەڕوە، شەڕی ئێران و ئەمریکا و ئیلا ئیلا ئاخری. هاوڕێیان بە هەندە شت سەریع بڵێین. یەکەم شەڕی عێراق و ناوەخۆ شەڕی ناوەخۆ بیرتانە ئەمە 2 ساڵ 2024 مانجی 12 باز دەوەمان دەکرد کە لە دوای ڕوخانی ئەحمەد شەڕە کە ئەمریکا کەسایەتێکی شیعی میانڕەو دەینی بەس دیکتاتۆر کە عێراقی یەکگرتووی بەهێز دروست بکە ئەوە پەرە پێدەدا. ئێستا تا ئێستا عەلی زەیدی ئەو کارەکتەرەیە دروستی کردیە و هەوڵ دەدات پشتگیری تەواوی دەکاتن لە هەموو پرۆسەکە. عەلی زەیدی لە ئێستا دەچکو دنیای سیاسەت ملیۆن جار بڵێن خەڵک زۆر وەدەزانی ئایەتی قورئانە کاچ خۆم گۆڕانکاری لە دنیای سیاسەت لە شەرقەوە لۆ غەرب هەیە. یعنی بەڵام تا ئێستا ئەمریکا زۆر گرنگی بە عەلی زەیدی دەدا، هەموو یارمەتێکی دەدا بە تایبەتی لە شەڕ بەرامبەر حەشت. ئەمریکا ئەوەم بزانم زۆر جددیە لە شەڕی حەشت ئامادەشە. یعنی ئەگەر حەشت چەکدانەنێ لە ئایندەیەکی نزیکەوە دەڵێن هەتا سینۆیە بەس ڕەنگی زووتر قسەک درەنگتر شەڕی شیعە و سوننە دەست پێ دەکا و کوردیش دەدەعاڵێت. کوردیش لەبەرەی نزیک لە سوننە دەبێت کە سوننە بە ڕاشکایی بڵێن سوننە هێزێکی شۆڤینی دیکتاتۆری ترن زۆر لە شیعە و کوردیش کە تێدا ئاڵێ بە خەون و خەیاڵی ئەوەی گوایە کەرکوچی وەردەگرتەوە تا چیای حەمرینیان دەدرێتێ. بەس دووبارە وەک چۆن لە 2017 ئاوتیان کردین ئەنی بەجددی بە هەندە شت هەیە دەرێت جارێک فێڵی لێکردی خواب بیگری، جاری دووەم خوا بمگری. وەک چۆن لە هەسەدەی تۆمباراک یعنی ئەو پیلانەی تۆمباراک کورە هاوڕێیان گەلە گەورە بوو، خۆشبەختانە پێشی ژیرە بەس هێشتان قوربانی زۆر گەورە بوو. یعنی دوو تەجروبە هەیە کە دێرەزور و ڕەقا و سنووری کوردستانیان گەلە گەورەش کرد بوو. بەخێر بێ ناوڕێیان کەچی دوای گەورەتن گرنگ شەڕی شیعە و سوننە نەکە شیعە و سوننە شەڕی حەشت لەگەر حکوومەتی عێراق
لا محاڵە ئەمە ئەوەی هەست پێ دەکەم لا محاڵە خوێناویش دەبێت شەڕی ئێران و ئەمریکایە بە دیوەکەی تر لە عێراق دووبارە دەبتەوە حەشت پێ ناچی تەسلیم بی ئەمریکاش زۆر زدیە سونەت تەیار دەکەن پارتی تەیار دەکرێت بە هێزی چەکدار یەکێتی لەگەر ئەوەیە نییە بەڵام لە ناو ئەوەی ئەم بزانم ئەو ناوچانەی کە دەکەوێتەوە دەست دەدرێتە ئەو هێزە مشتەرەکە هەشت دەردەکرێ هەشت دەو منتیخانە دەردەکرێت سوپای عێراقش تەساهول دەکەن نازم ئەوڕ تازە شتەکەم دیت کە لە تووش خورماتی حکوومەتی عێراق شایتەوە بەس هەشت مایە بەرحاڵ بەس ئەوە دووبارە مانگە چێن جوین دەبی کاتی دەبی یعنی ئەوە نییە بدرێتە سەر سنووری جوگرافی کوردستان خەڵکی کوردستان دەبی ینی من بۆ خۆم لەوان نزیکم بەڵام ینی بەڕاستی مانجی هەنجوینێک دەبی ناخرێتە سەر سنووری جوگرافیای کوردستان دەوڵەتەشی دابنێن برێن ئەوە سنووری جوگرافی دەستکەوتە کاتی دەبی یەکێتی ئاوت دەکرێت لەوەی بەس ئەو هێزە مشتەرەکەی دەبیتن هەیە هێزەی مشتەرەکی کە ئەمریکا هەموو ئەو هێزانەی تەمیل دەکات بەڵاش نییە 50 میلیۆن دلار دەدا دەیباتە ئەو ناوچانە بەس پارتی زیاتر ڕێبەرایەتی ئەو ناوچانە دەکاتن ئەگەر یەشێتی ئەوەندە پاڤل بڕوا بکە ئەگەر ئەوەندە لەگە ئێران بچێ پێش ئاوت دەکەن خاڵش کەس بڵێم هاوڕێیان پرۆسەی ئاشتی لە باکوور و لە تورکیا هەنگاوەکی گرنگ و مێژوویە ینی تۆ دوو دیو دەبینی ینی هەموو شتێک لە ینی پۆزۆتیف و نەگەتیفی هەیە ئەو تورکیایی یعنی ئەو مەهەپەی ئەو شەقامە فاشستەوە بڕە قبوڵی ئەوەی دەکاتن کە کێشەی کورت هەیە مامەڵەی لەگە دەکاتن هەوڵ دەدەن و ناو ئەگلە ئەترافیان پێکردیەوە کورت بە شەڕ چەقیوە لە 95ەوە باز دەکرێت شەڕ چەقیوە دوو جندی لەو لای دەکوژێ دوو شەڕگەریلا لەو لای دەکوژێ وە خاچی کوردستان و خەڵکەکەی ماندوو بوونە هاوڕێیان گەلک زۆرە ئێوە ئەو دیوە دەبینی خەڵکێک دەبینم نە قوربانی داوە نە ئامادەشە بڕوا بکەم من بۆ خۆم ئێستا دێم باز لە پرۆسەی ئاشتی بە پەلە دەکەم کە چ ماڵوێ کە ینی هیچ تێدا نیە وەکو پرۆژێنە بەڵام کاکە وەڵی خەڵکێک دەبینم ڕەخنە دەگری ئامادە نیە یەک سەعات لەسەر ئەو جادەی ستۆکۆڵم کە هیچ گرنگی نییە دژی پارتی وێشێتی مۆڕەیەکی لێ بکرێ سەعاتێک لەبەر سەرمای دابنیشی لە ژیانی قوربانێکی دابنێ تا دەنیشت نییە شەت لێدا ئەڵێ ئەو حزبە خیانەتکارە وایە و لە کاتێکدا بەخۆی ئامادە نییە 5 دقە ئیشەکە خۆی بەجی بێری دوو مۆڕەی پارتی لێبێ کورە بڕوا بکە 50 یۆرۆی سەرفکە ئیلا ئیلا ئاخیری کەسی لێ بە کەیف خۆی شەتب لە هەموو کەسدا حەقە خەڵکە کە ڕەخنە دەگری قسەک شەرم بکە شەرم بە جددیمە نەک لەسەر ئەو برادرە لەسەر هەمومان خەڵکێک دەبینم نییە دێ کاکە کۆمێن نووسین مەسلەیەکی ویجدانیە پۆست نووسین یعنی تۆ بیرکەوە تۆ بۆ خۆت ئامادە نەبووی بچووکترین قوربانی بدەی حزبك ئەو پەڕ قوربانی دایە تۆ دەی ئەوانێ دەرێ خائینە خەڵکم دیتیە ئۆزەلان لە تەک حەسەن خەیری دادن ینی بەڕاستی بێ ئەخلاقیان دەشدەیە ئۆزەلان نەک ئۆزەلان هیچ بیر و باوەڕک هیچ کەسێک بە ئۆزەلان و نەک پیرۆز نییە لە دەرەوەی ڕەخنە نییە بەڵام کاکە هەندەشت هەیە تۆ ناتوانانی ئەو کابرایە قوربانی گەورەیدا شتی کردیە تۆ بێ ئەوانە بیکێ ئاسان خەیری بێویژدانیە بێویژدانی بۆیە هاوڕێیان من نمونەیەکی تاڵەبانی بدەجێڕمەوە دوایین شت یعنی ئەم بۆ خۆم پێم وایە کورت دەبێت بیر لە ئاشتی بکاتەوە بەس نەک تەسلیم بی تەسلیم بوون و ئاشتی دووشتی زۆر زیایە شەڕی چەکداری تەواو ستۆپ بەڵام دەکرێت بە میتۆدی تر خەباتی ئاشتی هێمنانە لە ئەوروپا هەرچی وەسیلەی کە دژی تورکیا بکەیت تورک سادق نییە ئێستا من دێمە سەر ئەو نۆتەیە تورکیا ئەو هەنگاوانە دەنێ هەمووی تاکتیکە ینی بڕوا بکەن جگە لەوەی تا ئێستا هیچ بەندە شتدانە باز لە مافی کورد بکاتن و دەیانێ ئۆزەلان لە ژۆر بێل دەرێتەوە هەرچەنە برادرانی قەندی ڕەتیان کردیتەوە تا ئێستا قبولی ئەو پرۆژیان نەکردی بەڵام مساومە شتدایە بەهەرحاڵ بەڵام تورک من ئەوە دەزانم ئەوە زانیاریشە تورک وەک تاکتیک تا ئێستا مامەڵە دەکات سەیری پرۆژەی ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکە دەکات بەرزی نزمەکەی کات کوشتنەکەی ئەوە دەشبینن ساڵ و نیوە 2 ساڵە و خەریکە 2 ساڵە خەریکە
زۆر سەیرانێ تو هاوڕێیان ئەتوو خۆپیشاندا ئەتوو ئاشتی بکەی ئۆزەلانی لە ژۆرێ بەجیبێری نیوەی قیادە نابی بێتە ژۆرێ باسی کورد نەکریانی ئەوە مەحزەلەیە من لەگەڵتان داینانی بەجددی بەڵام وەستانی شەڕ و هیچی تر کورد خوێن نەڕێژێ خاکەکەی نەسووتێ خەڵک دەربەدەر نەکرێ کورەوانە زەریبەی زۆر گەورە بوو لە کوردرا هاوڕێیان جێتان لێمە تخوایەک جێتان لێمە بوەستێ باشە من زارێک دیدارێکی کەمال نەزەرم خوێندەوە ئەی گۆت تاالبانی وەخت هەشتا سال جوابی لەو سەدام نادیە گۆدیتی ئەگەر ئەتوو واز لەو شەڕ سووتانی خاک و گۆپتەپەرەکەم گوند بوو تەخت کراودای ئەو وازان بە چیمیایی لێ دراچ بوو یعنی لەو وەخت بووە گوتی ئەگەر تواز لەوە بێنێ ئێمە شەڕی چەکداری سەر دەکەین داعاان ئەگەر سەر بکرابە ئەو هەموو قوربانیە گەورە نەدەدرا خاچی کوردستان لایەکی سوتا بە ملیۆنان کەس دەربەدەر ئەنفال چیمیاباران 5,000 گوند تەخت کرد ئەوە بازی زۆر گەورە بوو لە کورد کات یعنی حتا نەتەوەکان کە ئازەر و ئەرمەن و عەرەب و ئەوانە کاکە هیچ شۆڕش چەکداریان نەکرد خاکەکەی خۆی ئەمما کەمترین قوربانیاندا ئەزانی کورد لە باکوور 50,000 بەزوانە ژوورەوە ینی هەندێک شتەیە خەڵک هەردوو دیوەکە ببێنێ بەڵام بڵێن وەڵی مافی کوردی تێدا بەس یەک خاڵ بڵێ یەکەم جارە تووشێ لە دوای 100 ساڵ مساومە لە بۆ کێشەی کوردەکە ئەوە زۆر جدایە کاکە حکوومەتی عێراق لە 21 دروست بوو ترافی بە مافی کورد کردیە یعنی زمانی کوردی قەت قەدەغە نەبووە ینی کۆمەڵک گۆڕە ئێران تا ئێستاکەش ینی چەند قۆناغ لە پێش تورکیایە زۆر جدایانی بەس ئەوەی تورکیا هێشتان بازدانە چاوەڕێ بکەین ئەو پرۆسەیەش بەشەشی کەتە ناو خەڵک بەشی پشتەوەشی هەیە بەڵام ئەوەی هەیە تا ئێستاکە حقوقی وای لە کورد نییە تەنیا دەرگا دەکاتەوە کورد بە خەباتی مەدەنی و دیموکراسی زۆر بستە پێش یعنی دڵنیا بن انتخاباتی داهاتوو کورد لەوانەیە 120 هەتا 150 کورسی بڕوە ئەوها بڕوە دیتان هەر لە پرۆسی 2014 کورسیانی ناکاکە عجزی حکوومەتی تورکیان کرد بەس یەک خاڵ دەرەمەوە لۆ برادەرانی قەندیل ئەوە بە زانیاری وەربگرن تا ئێستا ڕێی شوێنی گرنگ ئەوەیە کە حکوومەتی تورکیا ماتەڵە دەکات کات دەکوژی جددینیە لەگەر ئەو پرۆسەیە سەیری هەنگاوەکانی ئەمریکا و ئیسرائیل دەکات بۆیە ئەو پیتە سازشەشی کردیە هاڕان بینە سەر حزبمان پارتی دیموکراتی کوردستان ئەو حزبەی کە هەموو شتەکە بەس حزب نمایە حزبێک کاک فازل میرانی تو شەرەفت حزب مایە ئەندامی دەستەی کارژێڕی مەکتەب سیاسی حزبە کورە ئاوت کرایە هیچی بەدەست نیە هیچ نێچی خوا خێری بنووسی بردی تێکنە خۆی جار بەزار مادە پارەی دەداتێ پارەی دەداتەوە هیچی بەدەست نیە هیچ مەسئولەشی پاراستن سەدقاتی فازل میرانی دەسەڵاتی هەیە کەو دەستەی کارژێڕێ مەکتەب سیاسی نەما سەرکردایەتی نەما کۆبوونەوە نەما وە پارتی ماڵی بارزانی شێ بەس ماڵی مەسعود بارزانی ماڵی مەسعود بارزانی پارتی ئەو حزبەیە عمریەوە بۆ 80 ساڵ دوو سەرۆکی هەیە 80 ساڵ دوو سەرۆکی هەیە سەرۆکەکانیش بە شەرکی مردن مەلا مستەفا تا مرد سەرۆک بوو مەسعودیش هەتا دەمری سەرۆکە و لە هەموو 14 کۆنگرەیە لە هەر 14 کۆنگرەی منافسیان نەبووە برا ڕۆ ناویشی حزبی دیموکراتی کوردستانە منافسیان نەبووە دوو سەرۆک بە شەرتی مردنان ئەو شفتی بە شەرتی چەقوی سەرچاوی کاک بەکرد بە شەرتی مردن 14 کۆنگرەیە زۆر مەحزەرەیە یەک کەس خۆی کاندی دەکەن بەدیلیان نییە هێشتا نەژمردیە مەسرور ئامادەیە لە بۆ سەرۆکی مەسروش لە ئێستاکەەوە ئارینی ئامادەکردی ڕەگە بابۆی مەسعودیش بابۆی هەیە لۆ سەرۆکاتی حزب لە ئێستاکەوە 14 کۆنگرەی کردیە تا ئێستا کەس زانەدایە لەسەر ئەو هەموو خیانەتەیە نەیگوتیە غەڵەت بووینە لەو مەوزوعی حزبێکە عمری 80 ساڵە وەرە سەیریکە تا ئێستا یەک قەیرانی پێچانە بووە حزبێکە لەگەر هەرچی حزبی کوردی هەیە بە شەڕ هاتیە کۆمەڵ کوژی لێ کردیە کام حزب هەیە لێی نەدابی پارتی بەس بەم بڵێ باس لە پرۆژەی نیشتیمانی دەکە تۆواز لە تعریبی ئێستا بینە تۆواز لەوە بێنە
بزانە بەعسی و ئەنفال چ چیە کوردستانە چۆن ئەو شاری هەولێرەی دهۆچی کردە پڕ لە تعریف هەرچی ئەنفال چییە لە ناو شاریدانە منداڵی ئەنفالتیش لە بۆ من بە شانوباڵی مەسعود بارزانی هەڵدەدا کورە تۆزە کەرامەتان لە بەرامبەر بنەماڵەکانی خۆتانە بیت تۆ واز لەوە بێنە 80 ساڵە بەس شەڕی باسی کردیە نە ئێران نە تورکیا نە سووریا هیچی نەکردیە هیچ ئەوەشی نییە 80 ساڵە هیچ دەستکەوتێکی گەورەی نیشتیمانی نەبووە بەڵام من دەتوانم سەدان ناپاچی و خیانەتی ئەو حزبە بشمێرم سەدان ناپاچی و خیانەتی بشمێرم ئەو حزبە لە بەرامبەر کورت دڵی ڕەش بەرد لە بەرامبەر داگیر کرد دەسەر چۆک ئەنوشتێتەوە دەیان زار ئەو حزبەمان دیتە ئەو مەدرسەمان دیتە ئەوە مێژووە مەسعود بارزانی مەسرور بارزانی نێچیروان بارزانی مەسەسە نێچیر خۆی وەکو فریشتە پیشاندا بەس نێچیر مێژۆشی زۆر ڕەشیتری هەیە هاوڕێن ئەو مێژۆ لێرەوە دەست پێ ناکە سبەی مەسرور بتە فریشتە بەس ئەو مێژۆی کەی نەڕەش ناتەوە تیرۆری سەردەشت و کاوە و سۆران و ئیلای ئاخیر نەنا هەموو ئەوە دەبتە مێژۆ ئافرین ئەو کەسەی غەڵەت نەکە بەڕێزان پارتی عمری 80 ساڵە معاشی پێ ناتری کورە 2 ساڵە حکوومەتی پێک نایە کابراایەکە مەسعود بارزانی وەرە سەیریکە عمری 80 ساڵە بەخۆی ئیدمرادەکەش هەموو درۆیە دیتان کابراایە کات گوتی با وەڵە لە ماری مەبوو نە لە مەهاباد بوو نە لەو ڕۆژەی بووە کابراایەکە گوتی لە ماڵی مەبوو بەخۆی و بابی چ مناسەبەی گرنگ بی دەرێنەوە ڕۆژی لەدایک بوونمانە کە شەرمە مەسعود بارزانی باز لە زۆر مەسلەی نەتەواتی دەکا کەچی لە هەموو بەرەوابەکەی بگەڕێ ماڵی ئیدلیسی ئەویش داچی بە حکمی نازداری دایکی کەس خەبچی دوو ناوی کوردیان ئەخر ئەی هاوار حزبك خەبات لە بۆ نیشتیمان بکە چۆن دەکرێت ئەو هەموو ناوە ئەنتیکە و پەنتیکانیان هەبی دەرەی سەردەمی خلافەی عەباسیە بنمونە خەڵک سەدان مشکلەی هەیە ئەو مەسعود بارزانانی بڕۆ سەیرکەن وەکو خێڵک بەس خەریکی بروسکە ناردنە لە ئەو تازیە و یەک مشکلەی چارەسەر نەکردیا بەڵام 100 مشکلەی دروست کردیا وەرە بەس لەگە عێراق نا لەگە ئێران نا لەگە تورکیا نا بەس لۆ ناوەخۆ هەمومان متەهین ئەوە مێژووی پارتیە ئەو پارتیە چ حزب هەیە کەوڵی دەدا کەڕامەتی بشتێنی چتاکەک هەیە لە ئەوروپا و کوردستان بەس دەیەوێت بیکڕی بێدەنجێ قەت عەزی لە ئینسانی بە عزت نەفس و بە کەرامەت نییە حتا کادیرەکانی خۆی هاوڕێیان هەرچی کادیری خۆی هەیە ئێستا تەجەسوس لەسێ چ کادیرێک دەستە پێش بڕۆ سیرکە کامەی جوێندەرە وەرە سیرکن یەک ستافی جوێندەری ناو سۆسیال میدیا هەر هەمووی پارتی و ئەو خەڵکی لەو دەنگە جوان و خەڵکانی ڕەخنە دەگرن لەو هەولێرەی چەی ڕەخنەیەک بگرێ کۆمەڵێک زمان پیسیان هەیە پێی بەردەدەن بارزان قەساب وەسی عەیبە عەیب هەندەشت هەیە بڕوا بکە یعنی بڕوا بکە هاوڕێیان من ئەوانەی کە جوێن بە خەڵک دەدەن کورە مەلەفیانم هەموو لەکنە یەک و دوو نییە یان داگ بەعسی بوونە یان بەخۆیان باسی بێنە یان ساقت سیاسی کۆمەڵایەتی یعنی زۆر سەیرن بە بەڵگەش ئەو شتانم لەکنە ها بەس وەڵڵا پێم عەیبە یعنی کاکە بە وجدان بڵێن یەکێتی لەو خاڵەی هەرچی جوێندەری خۆی هەیە دەکوتی کردێ بڕۆ دەڤەری سەوس 8 مانگە کوتی کرد بەس پارتی پارەشیان دەداتێت تەمبیلیان دەکات لەو خەڵکەیان بەردە کە نازانم یعنی ئەوە چ ململانەیەکە ئەوە ئیفلاسە ئەوی پارتی دەیکە بەڕێزان ببورن ئەواندا خاڵی کێیە برادرێک لێ نووسیم هەڵی لە کاغەزەکەم نووسی بوو بەس با ئەوە بی حزب هیچ نمایە بۆ خۆتان دەزانن مەسعود مەسرور ئەوەیە فازڵ میرانی و مەکتەب سیاسی مردیە ئەو فازڵە هیچی بەدەستنی کارژە لەقەت ناوچەیە ئەندام ناوچەیەک پێ ناگۆڕدرێتەوە حسابی سەرکە توری شیرۆ ناکرێت خوا خێرین ئەوەی بنووسی بەرپرسی لەخکان ئیشان بوویتە چێ سەردانی تازیە نەخۆش بەدەست بە تاریش ها ناوچەکانیان شوێنی دۆمینە و تاوڵەیە بڕوا بکەن دۆمینە و تاوڵە و زەمی یەکتر کادیرەکانیان چەی جاسوس و راپۆرت نووس ئەوە مەقبولە دەورەی خوێندن ڕۆشنبیری فەرهەنگی هیچی نییە هونەر و ئەدەب لە ژێر سایەی پارتی سفرە شعر گەشە دەکە لە بەرەوەی هیچ نییە هیچ ئەوەی تێدا نییە داهێنان بەرەو مردیتی دەڕوە
ئیبداعی جوێن دەردەکەن ئیبداعی پەیجی سەقەت دەکەن ئیبداعی ئەرهابی ئەلکترۆنیان کردیە یعنی ئیبداعی گرتن کوشتن ئەوە دەکەن ئەنی بە تیرۆری ئەلکترۆنی بە تیرۆری شخصی بە پارەکڕین کە هەرسێکی سەرکوتە کە داجیکەی کوردستان کە ئینسان عزت نەفسی نەما کە تاچی نەما کورە زۆر من ئەو ڕەگەنجە چێو لێرەم دیتە ڕادیۆیان پێ کرد هەرچەند هەموو کۆمەڵێک سەگ و سواریان هەیە لەو خەڵکەیان بەردایە ئەو خەڵکەش ژیان دەترسێ و هاوڕێنەوەی وای کردی ئەو خەڵکەش دەترسێ زانی چییە یعنی خەڵک لە باز نەترسە کە وەکو ڕەشوێڵەی بە لێشاوی دەکوش بەس فکر نمایە مەبدە نمایە هیوا نمایە خوا ئەولەوەی نێوشیروان و گۆڕان بگری خوا ئەوە ئەو شۆڕش ڕاپەڕینە بگری ئەم ڕاپەڕین دوای گۆڕانی نێوشیروان بەرهەم ساڵە و ئەوە شاسواریش تا حەدەکی زۆر لەگەیشێتی لە حدود بە دەڕۆی ئەوێ بزانام شاسوار وەڵا ئاوت دەکەن وەڵا ئاوتیان کردی لەو ڕێککەوتنە لەگەر یەکێتیش هەموو ئانە خەڵک بێ هیوا دەکە هاوڕێیان خەڵک بێ هیوا دەکەن ئەو حیزبە نێچیروانی ئامۆزای خۆی ئاوت کردی هاوڕێیان نێچیروان کاکە هیچی بەدەستنێت تەحەدا دەکەم نێچیر بتوانی ئەوەندە دەوری لەناو سیاسەتی هەبی جێسک لێدەرە شیماڵی مەسعودیە بڕۆوێندەر بڕەوە ئەو حیزبە بازنە مەسەلەی نیشتیمانی ناکاتن هاوڕێیان دەوەرە سیر کە مەسرور بارزانی لەو ڕۆژانە لە جەزیرە لەقائی کردیە دوو دەقە یەکەم بە عەرەبیش سەقەت قسەی کردیە دوای ئەوە لە بۆ من هەموو دیدارەکەی بە ئینگلیزی کردی مەسرور ئەوە گەورەترین سوگاتێت و بە زمانی دایکت دەکەی بە زمانی شیژنی کوردی دەکەی سەرۆکتان دیتیە لە نەتەوەیە گرتوەکان لە یەکێتی ئەوروپا پەرلەمانتارەکان هەموو بە زمانی خۆیان بەیان تەرجمە دەکرێەوە بەس ماڵی مەسعود بارزانینە پاڤلیش وایە بە ئینگلیزی قسە دەکەن کوربا بە زمانی شیژنی کوردی بکە بۆ ئەوی متەرجمن لەودا ڕێز لە زمانەکەی خۆت بگرە ڕێز لە زمانی کوردی بگرە بازە قەومیەت ناکەی ئیکاچ خۆم تۆ چووی لە جەزیرەوە دەکەی نێچیریش بە عەرەبی نازانی قسە بکەیان بە ئینگلیزیەکی باش بۆیە لە شەرقی ئەویش بە کوردی قسەی کرد لە ئێران دەچی بە زمانی فارسی نێچیریش قسە دەکات دەژێ ئەمەنەوەی ئەوەی نە گەورەترین جەلادی کورد لە بەردەم خامەنەئی باز لە فکری قەومی دەکەن چی بەعسی لە عزە دووری لە بنە ماڵی سر لە بن پیریانە باز لە فکری قەومی دەکات مەسەلەی نەتەوە ئاڵا کو گاڵتە بە میلەتە دەکەن کارەبا نەما هیچ مەسرور بارزانی وەرە علاقەی خارجی سفر کرد سفر بەس پێم برێت چمایە بڕوا بکە ئێستا ئەمریکا بەس وەکو جاشەک مامەڵەیان لەگە دەکە تەقدی ئەوەی ئەم بزانم تا ئێستاش حکوومەتی کوردستان بە تایبەتی ماڵی بارزانی بە بنەماڵە و حکوومەتی خێڵەشی مەشهورە تا ئێستاش کاکە دەیان بینن ئەوی بارزانی بی لە هەموو دائیرەک شتێک ئەگەر ڕاستە بەس ماڵی مەسعودی بەس تا ئێستاش ئەو ڕۆژە برادرێک دەیگۆت لە خستەخانەی بارزانێک تا ئین بۆ بە ملیۆنە و 300,000 سۆرانێکی نێکبەت بە 300,000 بارزانیە پلەی بەرزترە مەکانەی زیاترە کاچ خۆم بەوەی عیلاج ناکرێ ئەوە جگە لەوێ سەخۆ بارزانیەکان زۆری ئاوت کراینە و زوڵمیان لێ دەکرێت بەس تا ئێستا هێشتا لە عەقڵی خێڵە ئەو مەسعود بارزانیە هەزار مشکلە هەیە قەت نایەت چارەسەر بکرێت دەچی بەس پرسە سەرخۆشی لە ئەوی دەکەی کورە کاچ خۆم تۆ سەرۆک خێڵنی عمرت بووە 80 ساڵوات لەسەر مەرج یعنی بە جددیمە هاوڕێیان لیژنەی چاودێری و ئەوەیان هەبووە ئەو پارتی بڕوا بکە چەندجار پشتیوان سادق و ئەوانە سەردانیان کردیە مەسەڵەن ناوچە بووە لە قەبە گوتیە من مەسەن 10,000 هەیە چوینە 500 کەسی پێ کۆ نەبوو تۆ چی ئێستا لە ئەڵمانیا عەفلە دەکرێت بەس لە هەولێری دهۆک نایانتوانی دەچن ئەو تەمسیلە سیناریۆیانە دەکەن کە دەبینن دەبینن یعنی 2106 کەس بوویتە گۆ پارتی ئەی چەندیت کەمایان نەبوویتە پارتی وەڵا عەفەری منەوەی نوێ 4,000 ئەندامت بەلای کەم هەبی لە هەولێرێ یعنی بەجددی پارتی بەدەستی خۆی ڕێکلام لێنەوەی نوێ دەکات خۆشەویستیش دەکات 2106 کەسی برتە ناو لق دەرێ ئەو هەم بووینە پارتی هەموو ئەویان بزانش 25,000 دیناریان دایتی هەموو 25,000 هاتینە و زۆریشان پارتیدا یعنی ئەو یاریە قێزەوە نانا بەڕهابی پێرە هاڕێ من پۆستەکەم لەسەر ئەو جائیزانە کرد کە پارتی ئارین وەریگرتیە و مەسعود وەریگرتیە و نێچیر وەریگرتیە و کۆسەر کردی کۆپیڕایتیان نێدام مەسەڵەن تیمێکی ئەلکترۆنیان هەیە تیمێکی تیرۆریستیان هەیە
تیمێکی پارەکڕینیان هەیە بەس تیمێکی هەستی نیشتیمانیان نییە تیمێکی ڕۆشنبیریان نییە کورە هاوڕێیان هەولێر و دوهۆک داتەپیە سلێمانیش ئێستا داتەپیە لە ژێر سای پاڤل بەهرە نمە شاری ڕۆشنبیری شاری خۆپیشاندانی تەورت و نایکرد پاڤل و قوبات یعنی ئێستا کە لەگە پارتی لە ئێستا سلێمانی خەتەرترە لە هەولێرێ بڕوان پێ بکەن لە ئێستا کورە بووە کۆڕە شعر بخیندرێتەوە شانۆ بکرێ پیشانگا بکرێ ئاسایش دەبی لە ئەلف لۆیایی بە ئەوراق لەکنی بیتن کورە شەرم لە خۆتان بکەن یەکێتی ئەنگۆش ئەوەم لە بۆ مزا ئەوە نییە بەس کاکە لە دەڤەری سلێمانیش بەهرە کوژرا لە بەندێ مامۆستا حوسێن عارف دەمری دەکەس ناچی ئەو سلێمانیا یعنی ئەو هەموو دیموکرات کۆمەڵە تیرۆر دەکەن خەڵک ناچی کاکە بە گۆڕانەوە بە ئەرهابی پارتی وێچێتیەوە خەڵکی سلێمانیان کوشت خەڵک وانە خەڵک بە 24 سعات دەژێتەوە بۆ زانیاریتان من و ئێوەن ئەوە ناوێن خەڵک بێ غیرەتە بە 24 سعاتی بزانە وەکو ڕاپەڕین ئەمە ژۆمان دەگۆ خەڵک هەم بوویتە جاش هەشتاوەژ نۆتیەک 400,000 جاشە بوو پێشمەگەش نەبوو خەڵکیش ئاوە بێهیوا بوو ئەمن لە هەولێر بووم دوو فەیلق بوو چەند بوو لێی بوو بە 2 سعاتی بەتاڵ کرا بڕوا بکە بەد ئەویتر هەمووی بۆ پاشماوە و هەراتن و ئەوانە هێزی گەل کە دەبینی کو دەبی ئەوە کاتیە بەهەرحاڵ ئەوەی یعنی لە سکتەری حکومی مەسرور بارزانی ئەو پەڕی فەشە لێهیناوە نە علاقەی خارجی ما نە کەس نە حکوومەتی هێش نەدامەزراوە مایە بڕوا کەسە حکوومەت نمایە هیچ قەشمەری خانەکە وەرە با مەسرور هەموو ڕۆژە بستە ماڵێ تێن دەگەی جێگرەکە قوبات لە ماڵێ بیتن هەمیان هەر حکومەت دەڕوە ئەو ها دەڕوە هیچ نمایە ڕاوڕوتە کۆمەڵک شەریکەی پریڤاتیان هەیە کۆمەڵک چەتە و ڕێگریان بەنا ئەو میلەتەی کەچینە بە کەیف خۆیان ڕاوڕون سوود لەوەردەگرن سیڤەتی حکوومەت سیڤەتی حزب پارتی وێشێتی ماڵی بارزانی مەسرور و پاڤل نەیانهێشتە هیچ دام دەستگایەکی ئەو پەڕی ئەوەی بە ئەوانە کردیان بە هەفتە ئەوەی ئەوانە بە یەک هەفتە کردیان داگیرکەری کوردستان لە سەردەمی مەلیکی بۆ سەددامی فاشی بە یەک بەو هەفتە یەک ساڵی نەیکرد لە تێکشکان و لە ڕسواکردن و زەلیلکردنی تاچی کرد هاوڕێیان من سوپاسان دەکەم و هەرچ پیرۆزبای لە حیزبە شوشی پارتی ناکەین ئەو حیزبەی کە بووتە لە کێچ شەرمەزاری لە مافی مرۆڤ لە دیموکراسیەت لە پەیوەندی دەرەچی لە تێکشکانی خەڵکی کوردستان ئیرادەی خەڵکی کوردستان هەرچی بڵێ من ناتوانم یەک دەستکەوتی بژمێرم یەک دەستکەوتی بژمێرم و حتا پارتیەکان کاکە دەزانی چ زوڵمەک لە سەدان و هەزاران کادری پارتی دەکرێت بڕۆن بپرسم بزانە کادری پارتی دەستی هەبی لە من خراپترە بڕوا بکەن هێدە شەهیدیدایە ژنشی لەش فرۆش کچە مۆدیر سەبقاتی ئەو دەوری هەیە هەموو ئەو پارتی بڕۆ سیر بکەن لۆگۆی پارتی چییە کۆمەڵک کەسی ئاست نزمە خەڵکی پارتی ڕەسەنەکە ڕێز لە خۆی دەگرێت دانیشتە دوورە پەرێز بووە چێ هێزانە چێ هەیە بە خۆتان دەبین چ جوێندەر و کەسی سووک و ئەوانیان خۆش دەی بە شانوواڵی مەسعوددا هەڵ بدات یەک کەس ڕخنیان لێ بگری ڕقی دنیایان لێ دەبتەوە ئەو حزبە بوویتە حزبی جاسووسی حزبی تێکشکانی کادیری خۆی کاکە ئێمالیان دەکە ئەوی دەیان شەهید و قوربانی لۆ پارتیدایە نەک ئەمە حەز ناکە حەزی لە خەڵکی هیچە خەڵکێک بێ بە شانوواڵی هەدە جوێن دەربی هاکەربی زەرام کوژبی پیاوی ئەمنبی پاشە ینی بەجددی چ گوتارش مەسعود بارزانی ئەمن جێ لێ ڕابگرم کاتێک دەبینم هەولێری تەعریب کردێ لە پێناوی بزنس کاتێک دەبینم بنە ئەو هەموو ئەنفاتی ئەوەی هینایتە هەولێرە بنەماڵی سەدام عزە دووری و بەعسیەکان و داعش و عەش نازام چێ و چێ ئەمە مانانشە بۆمان نەبی بچینەوە ناو شاری زێدی با و باپیرانی خۆمان چێ ڕەخنیان لێ دەگرین بە نەفرەتی دەکەین بەردەوامیش دەبین و شەرمەزاری لەو هەموو و دەنگ و ڕەنگانەی پارتیش دەبی کە تا ئێستا دیفاع لەو حیزبەی دەکەن کاتێکی خۆش